کۆشکی سپی دۆخێکی شڵەژایی بەخۆوە بینی ئەم بەرە بەیانیە بە کاتی هەرێمی کوردستان و کاتینانی ئێوارە بە کاتی کۆشکی سپی لە کاتێکدا دۆناڵد ترامپ میوانداری ژمارەیەک ڕۆژنامەنووس و پەیامنێری کردبوو بۆ ئێوارەخوانێک وە خۆی ناوێن نابوو بۆ ئازادی ڕادەربڕین بەڵام پێش ئەوەی ئێوارەخوانەکە دەست پێ بکات و میوانەکان چەتاڵیەکانیان بگرنە دەست دەنگی تەقا لە دەرەوە بیسترا هەر لەگەڵ بیسترانی دەنگی تەقا هێزەکان و پاسەوانان چواردەوری دۆناڵد ترامپ و جەی دیفانسیاندا و پەلکێشیان کردن بۆ دەرەوەی هۆڵەکە دواتر دەرکەوت کەسێک لە دەرەوەی هۆڵەکە تەقەی کردووە و کارمەندێکی هێزە ئەمنیەکانی بریندار کردووە میوانەکان ئەوانەی لە هۆڵەکەدا بانکێش کرابوون بۆ پاراستنی ژیانی خۆیان چوونەتە ژێرمێزەخان بە پێی ئەو وێرانەی کە دەردەکەوێت بەڵام دواتر ڕۆم بووەوە کە کەسێکە تەقەی لە هێزە ئەمنیەکان کردووە یەک لە کارمەندەکانی بریندار کردووە دۆناڵد ترامپ لە کۆنگڕی ڕۆژنامەوانی دوای ڕووداوەکە ڕای گەیاند کە پێی وایە ئامانجی هێرشەکە ئەو بووە بەڵام ئەو ڕەتی کردەوە کە ینی ئەو هێرشە پەیوەندی بە ئێرانەوە هەبێت بەڵام وەک باسی کرد لێکۆڵینەوە دەکەن و دواتر زانیاریەکان ئاشکرارەکان بەپێی ئەو وێنەیە کە دۆناڵد ترامپ بڵاوی کردوێتەوە تەقەکەرەکە گەنجێکی تەمەن 31 ساڵی ئەمریکیە هەر لە دانیشتنەکەدا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای ئەمریکا لێ بن جگە لە ترامپ و جەی دیفانسی جێگرەکەی سەرۆکی دەستگای هەواڵگیری ئەمریکا و وەزیری بەرگری و چەندین بەرپرسی گەورەی ئەم وڵاتە لە کۆبوونەوەکەدا بوون دۆناڵد ترامپ بەڵێنی بە میوانەکان داوە کە بەم زوانە و لە ماوەی مانگێکدا جارێکی کە هەمان دیدار و هەمان کۆبوونەوە و هەمان ئێوارەخوان ساز دەکاتەوە بەڵام ئەگەر تەقەکەرێکی تر لیان تێکنەداتەوە وردەکاری هەموو بابەتانە دەتوانن لە 1964 دۆتکەی ئاردی وەربگرن و زانیاری زیاتری لەبارەوە بزانن